بێنەوە دەست خۆشتان لێکن زۆر بەخێر بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویستی رادیۆ و تەلەڤیزۆنی گەڕیان لە چاخانەی گەڕیانەوە دووبارە دێنەوە خزمەتی بەڕێز خۆشەویست دیارە ئەم پۆسەویدارەیەکە لە وەڵەوە ڕۆیشت خۆشیشی هێناوە لەگەڵ خۆیان گوایە ئینشاڵڵا موچەکە بەڕێوەیە گات هەرچەنە کارەساتیشی ناخۆشش لە هەولێر ڕوویدا بەداخەوە هەمومان خەمبارین بەڕاستی بەڵام دەسەڵات نییە سەر و خۆشی خۆمانە نێرین بۆ بنەماڵی شەهیدان بۆ سەر و خۆشی خۆمان لە هەموو گەلی کوور دەکەین و دووبارە میوانانی زمان زۆر بەخێر بن لە چاخانەی گەڕیانەوە هەردوو کاکە بەختیار کاکە بەختیار هەم بە چەند ئامێرێک لەگەڵمانایە بە شمشاڵ و باڵەبان و بە زۆرنا و بە جووسەلا و چەند ئامێریش کەش بەتوانایە وەکو ئۆرگ و هەندێک لە ئامێرەکانی کە تایبەت کاکە بەختیار ئەمڕۆ بە گۆرانیش بەشداریمان لەگەڵەکە و کاکە بەختیاری دوو کاکە بەختیاری ڕتم کە بە ئامێری زەڕب بەیخا لەگەڵمان نابێت زۆر بەخێر بن میوانانی هەمیشەیمان کاکە نەوزادی قسەخۆش زۆر بەخێر بێ کاکە جەزا ئەوە خۆی میوانێکی هەمیشەیە تا ماوەیەک لەگەڵمانە بەردەوامە بێ دواتر دەچێتە سەری شوکاری خۆی بەڵام ئەمڕۆ پرسیارمان هەیە لە کاکە جەزا بە ئەفەنیەوە هاتووە وڵای کاکە ڕزاجانەوە نەبێ بە قسەیەک لەگەڵ ڕێزی دنیام بۆ خۆشەویستیم تەڵمە بۆ بەرنامەکە و ڕێز سڵاو هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەی چاخانەی گەڕیان چۆن ئێمە پیاوان زۆر بە نەعەدالەتی زۆر باسی ژنانەکەڵی سەرتەنووری ژنان هەندێک چاخانەش بۆ بە شوێنی قسە و باسەوە پیاڵن چاخانەی قسە و باس معادە خەریکی قسە و باس جام ڕۆزان بۆیە تو ئەم بۆ سەویداری و پێشخست ئەوە بە ئالان و گۆرانیش خۆش بدەزەرەوە چ گۆرانی زۆر ناخۆش دەروێ دەستێتەوە کاکە ئالانجانە بێ ئەم تۆفیقی چایەتی وڵی بەڕاستی رادیۆکەش وازان پیلیتیانی ئەمڕۆ پیرشی دیانێ پێ لەبارەیەم قاتمەوە لەگەڵ ڕێزمە خۆ زەویم لە ساڵێکەوە ئادەم گەڕەکی مەکەنی لای خۆتانە دایک بووم بەڵام فێرم هەر بە زۆربەی کاتجلی کوردی لەبەرەکەم هەندێ برادرێ بە 30,000 خۆیانەکەن بە ئەفەنگی تر بە 30,000 خۆیەکە بە مەسوودی تۆ مەسەلەن وازانێت تۆ نازانێت قاتێ بکڕی وەڵام لە داخەوە ڕۆژە چووم عندەسم نایە ماڵی خۆم بەڕاستی ینی زۆر زەختێکی زۆرم لە خۆم کرد ینی ئەتوانم بڵم خەریب سلفێکی بۆ بکەم و چاکەدەم کڕی بە 8,000 لە کوانەکە هێتە منش خۆم کرد بە ئەفەنگی بە 8,000 مبارەک ینی پێیان وایە دەگوایە قات لەبەر نەکەیترێن تو هیچی پێ ناکرد نازم ئەوە چی و مۆدێرە کاکە خۆ بە قاتەوە ناگری ئەڵێ ئیش بە ئیشە بە ڕیژ نیوانی ئەو لەبەرەوە ئەمڕۆ بە ئەفەنگی هاتم بەخواکە لەبەر قاتەکەم چاکەتەکەم گران کردی خۆ زیاتر بەجلی کوردیەوە دەرەکەوی وڵا قوربانەوە چاکەت بۆی لەمەلا منیش ئەفەنگی بووم پیرۆزە دووبارە بەخێر بن سەر چاوان ئەو کاکە نەوزادی چۆن کەتافی لەبەر جائز شتێکی پێ ئیزافەکەم کاک ڕەزا لەسەر قسەی مامەزەزا ئەڵێ کەسێ نەخوێنەوار بوو ڕۆژێکیان ڕیشی پرۆفیسۆری هێشتەوە یا لە دەرگای دراوسەکانیان وتی ئیمڕۆوەرن حەز پرسیارێکتانەیە علمی لەم نی بکەمتی بۆ کە ڕیشی پرۆفیسۆری ساسوکی دانا دەستێ خۆش دەستخۆشیمان بۆ برادرانی پشتی کامێرە و کاکە بورهان کاکە ڕێباز و دەستخۆشی لە کاکە ئالانی چایچی تۆفیقی خۆمان تۆفیقە چای هەیە چای ئەمڕۆمان با ئەوەش ئەو چایە هەر خۆی نەکە بە ساحیبی وڵای و چایەگەر سپۆنسەر نەبێ ئەمە ناوی چاکە ناڵین ئەمڕۆ چاکەمان بە سپۆنسەری ناوی چی چاکە کاک جەزا سپۆنسەری کردووە چاکەی بۆ هێناوی ماڵیەوە چاخانەکەمان چایخانەیەکی فەقیرانەیە زۆر ئێمە جارێ قوتیەوەمان نییە شیر و نیسکافە و قاوە ئەوەی لەگەڵا باسی ماساوەکەشمان گرتمە ماسا بۆ خەڵک ناکەینەوە ماساوەکەمان واز لێنا زۆر بەخێر بن با دڵی ئەو خەڵکە خۆشین کاکە بەختیار پێشووی کە پرسیارەکان لە جەناب بکەین بە بچینە بەرهەمێکی گۆرانی و خۆشت بەچ ئەمیر حەزەکەی وڵا حەزەکەن هەربووم ئامێری جوزەلە ئیتر قامێکە ڕۆم و دوایەوە جارێ باە یەکسەر بە شتی سەرای دەست پێ نەکەین باش نییە بە دڵی خۆت قامێکە ڕۆین دوای تۆفیقە چا بێت
ئەیدا دەیدا پەشیمانی داودت نادا ئەزانی چۆن ڕووخاوێم بڕۆوازم لێ بێنا منیش وەک خۆم نماوەما هێندا لە دوورت گریایدا بینای هەردوو چاوێم بۆچی وازت لێ هێنام بێوەفا بوویەی زاڵم پرچی ڕەشم سپی بوو بە واوت لێ کردمەی زاڵما بێوەفایت قەت تەواو نابێ لە بیرت کردم توی دیسان تۆتەوێ دڵ بکرێتەوە تازە دڵێم سوتاوە وە خۆی نماوە من غەریبم نەگەیشتم بە نسیب مانای ژیان چییە بۆ من ئەبێ دووریە و بمەمان ئەیاوار سلامت بینە تۆزەم تۆنی نەزمە دەنگم بەرزەوە تۆنی فایە بۆیە نازۆرکم و کوڕێکی شەبێت داوای لێ بردنە زۆر خۆش بوو ئافرم دەست خۆش مەقامی کە شوان بۆ بڵێ دوایی کاکە بەختیار ئەوەنیم بزانم زۆر دەمێکە تۆ سەرقاڵی بەکاری هونەریەوە کاکە بەختیاری شەکل لەو هونەرمەندە بە ئەزمونانەی بتوانایشی باشی هەیە و پێشتریش بوون و تۆ لە دایرە پێکەوە ئەم کاکە بەختیاری زی پێکەوە بوون ئەو کاتەش هەمیشە سەرقاڵ وڵام زیاتر لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کاکە کەریم خەمزەیی دەرئەکەوی هەندێک باسی خۆت و مامۆستا کەریم ئەگەر بەسەر هاتی خۆشی شەبێ با بچین ناو هەندێک بابەتی خۆشی و دڵشادکردنەوە ئێمە وەکو باسمان کرد موچەکە بەڕێوەیە کاکە جەزا و خەبەری یاینێ ئینشاءالله وازم لاستیکەکەی گەیشتۆی تر ئینشاءالله خۆشیەکە لاستیکە پانەکە بەڵێ قوربان ئینشاءالله ئەگات فەرموو من سپاسانەکەم کاک ڕەزا گیان سپاس بۆ کاک جەزای خۆشەویست منی بەسەر کردەوە بۆم بەرنامە جوانەیە و بۆ چاخانە تەنجیلانە و جوانەیە سپاسی گەڕێزت دەکەم سپاس بۆ کاگالان و تۆفیقا بۆ پشتانیرە و ئەمیان حەزێتە کێشن هیوادارم ئەم بەرنامەیە بەدڵی هەموو ئەو خۆشەویستانە بێ کە سەیرمانەکەن بە گوێرەی توانە من ڕێزم هەیە بە مامە کەریم کاکەریم خەمزەیی هونەرمەندێکی زۆر جوانە هونەرمەندێکی
میلی ئەم شارێ و لی هەموو چوار پارتی کوردستانە مامۆسایەکی جوانی بەڕێز بڵێ. من وەکو خۆم بۆ 8 ساڵ لەگەڵیان بوومە کوڕی ئەو ماڵە ساشار کوڕی ئەو ماڵم لێرە چای ماچەکەم و بۆ کوڕەکانی بۆ مامەکەریم و وەکو بەسەرهات دەگەر شتێکتان بۆ بجێرمەوە لەگەڵ مامەکەریمان چوین بۆ هەولێر لە کەناڵێک داوات کران کەناڵی گەلی کوردستان بوو کاگە حمید پاستەک لێرە ڕێزم بۆی هەیە هاوین بوو جمعەش بوو لە دوای سعات 12 گەویشتنە بەردنی جیهانی توێتا هەیە لە هەولێر سیارەمان پێ نەبوو کات وتم کا حمیدەوە لە هەولێرین کاکە چاوەڕێی ئەوواکەنیتی بەسەر چاو ئێستا ساری ئەنێرم بە شوێنتانە مامەکەری میشتی تۆ بڵێ زوو بێت مەڵی چاوەڕێ لەسەر سوچەکە وەستا بین سارێکی خصوصی هاتە و کاتە لە هەولێر ئیشیانە کە سارێ خصوصی ئیشیەکە گوێیان نەدایە سارێکی هات پێچی کردەوە سێری مێ کرد و پێەکەنی بتم بەخوا خۆیەتی وڵا سەر کەوتین کاک دەزار کوردۆشمانە گەڵا کوڕە گەورەکەی مامەکەی وڵا تۆزێ ڕۆی ئێمە دوورخستەوە لەو شوێنە سەیرەکەم قەتعەیەکی داگرت نووسرا بوو بازار کاکەوە بۆ کوێمانە بەیتی نەفەری بازارنێن بەو جمعە سێ نەفەر هات چێ خوایاتێ کوردم بابە نەفەری بازارێکی دامانگرە بۆ خاتری خواتی بۆچی بۆ ناسم بۆ بازار کوردم بابە لە سلێمانی و هاتوینی مە لە چاک لە کەناڵێ داوەت کراوین کورە مامەکەریمەتی دامانگرە خەری بڵین بۆ کوێمانە بێ بە ناخواردن ئەمە نەبیەکەنی اینجا بەو گەرمە بڕۆ بۆ شوێنی خۆ ئێتە بەسەر هاتمان زۆرە لەگەڵ مامەکەریمە بەخێر وەڵاهی من جارێکیان تێکەوتم بەڕاستی لە هەولێر کاک سەرکەوت هەولێری ئازف پێکەوە چوون بۆ تووشە وتی وەرە سیارەکە لای ماڵ ئێمەدانێن و ڕۆژ لەوێ نانەخۆین بێ و ناخۆش دوایی بە پاز ڕۆشین بۆ تووشە وتی کە هاتی بە تەکسی بلینەوەرە لە کەرکووکەوەرەوە لای مەڵبەندەوە دابەزە باشە پێش مەڵبەند هەر داغڵ بوویت لێ دابەزە یەم بە شوێنتا منش کە دابەزیم ڕاستەکەی سەیری ئەم لاولام نەکرد نەفەرەکان هەمووی دابەزی مش دابەزیم تێگەی تەلەفۆنێکم کردم کاکە دابەزیوم بیزەبت نازانم لە شوانتی تەکسیە بگرە وەرە بەردەمی مەڵبەند وڵات تەکسیەکەم کرد دی فەرموو کاکە بۆ یوتیم بۆ مەڵبەتی و مەڵبەندە لە تەکسیەکە دابەزیمەوە کاکە ڕەزان ماوەیە کاک بەختیار تۆڕە کۆمەڵایەتەکانی داگیر کردووە نازانم بۆچی چوە بە بەغا لە بەغا لەسەر شارێ ئەو جادەی پێ شارە متەنەبی پێوترەزانم جادە کتێبخانۆشتەکانە هەرچی عەرەبە بە مۆبایلەوە تەسویرێکەن پێیان خۆشە لێ بەڕاستی ڕووی ئێمە سپیکە شتێکی زۆر خۆشی کردووە نازانم خۆی ئەگە بژێڕێتەوە حەکەیە پێ بژێڕێتەوە وڵا کاک جەزا مامۆستا بارزان لێرە ڕێزم بۆی هەیە مامۆستا بارزان تەعەن کاتی خۆی ئەویش ئەو عەفوو وەرگۆشتی حەزب کردووە بەڵام فەقیرە تۆزێ سعاتی تەواو نییە وتیە چم بۆ بەغا اینجا سێری فەرقەکە کە کاک جەزا مامۆستا بەرزان لێرە بەرزان عوسمان کەلاری لێرە ناوی خستەخانەکە ناڵێم ئەو ئەشیعەیەکی ویست و ئەشیعەکە بە 2 میلیۆن تەلەفۆنی کردو بۆ بەغا بە چەند 700,000 سەری 2 میلیۆن لەکوێ 700,000 جا بۆیە هەنێکی زۆر لە خۆیانەوە سەعدانێن فیتر هەرەوەڵام تر مامۆستا بارزانتی حەزەکەم بچین بۆ بەغا من عەرەبی نازانم وتی بەختیاشم شاڕۆشتەکەش بێنەما بێ تاقەت نەبی برایەکیشی هەر لەوەیە مقاولە تێکە چوین بۆ بەغدا سارەکەی خۆی هێنا بەوە نەوشەکە ڕۆیشتین و 2 ڕۆژ ماینەوە لەوێ کاکاوای برای مامۆستا بارزان تەبعەن هەندێک برادری هەیە شیعانەوەنی هاتن لە کافتریایەکە دانیشتی بووین وازیان لێنێ ناوەڵا باڵەبانم لیا وتم ئەخر کافتریا ئەمە خۆش نییە ئەو نیە برادر عەرەبەکان هات لەگەڵ مامۆستا بارزان براکەی مامۆستا بارزان کە شتێکم لێە ئەو عەرەبانە زۆر بەلایەن و جوان بووە تا ساحیبی کافتریاکەش تەسویریە کرد لەوێ وتیان هەستە با بچین بۆ شوێنە منی نەچبووم بۆ ئەو شوێنەی کە شارە متەنەبیە نازانم متەنەبی شارە متەنەبی دیکە ڕۆیشتین شوێنێکی زۆر جوان بوو یەکێکیان ئەوی لێرە حەزب کەوتم بەخوا حەزب ناکەمە دوایە لە خوارەوە زۆریان لێکردم کەسێکی لێ بۆ ها مۆزیک بوو وازیان لێ نەیە نامەڵا هەر چۆنێک بێ ئێتر لەوێ کە حەزبم کرد قەڵەبارغێکی زۆر دروست بوو کە ئەو قەڵەبارغە دروست بوو منیش ئاگام لە شتەکان نەبوو پێما بی پۆلیسەکە بەدانێکی ئەوی کۆتایی پێبێنە لەبەر وەسعی ئەمنی قەڵەبارغی دروست بوو قەڵەبارغی زۆر دروست بوو شتیان نەبینی بوو منی بەو باڵەبانە و مقامشتا زۆر بەلاوانە جوان بوو ئیتر واڵ ناگرێت زۆر احترام و ڕێزیان گرتم و وێنیان زۆر لەگرتم بەڵام مامۆستا بارزانەی ئەگەر لێرە بوویتە شیخ سودانیش ڕێزمی بۆ سەرە وەزیرانی ئەویش ڕسمی لەگەڵا گرتی مە بەس هەنێشت هەیە لێرە احترامیتیان نییە کاک دەزا احترامی خۆمان ناگرین کاک ڕەزا سەوبا زۆر لە چاخانەیە کرێ خۆ زانانی ئەوە کۆمەڵە کەس هەیە بەرامبەریم کۆمەڵی ئێمە ئەوەنە بەر چاخانەکانیان گرتووە چەند ساڵە سەوبازەکەم بەرامبەریەوەی چیان بۆ نەکرا بە زوتم بار شتێکە بڵم بیل مناسبە باسی نەخۆشی سوپاسی نەخۆشخانەی ئاسیای نێودەوڵەتیەکەم
کە ئەم ڕۆژی پێنجشەمەیە ئێمە پرۆتۆکۆلێکی خزمەتیان لەگەڵا ئیمزاکەین و کۆمەڵی هونەری میلیۆک و گەڕامیدیا بۆ هەموو هونەرمەندانی میلی کارتمانێنێ ئەو کارتە بۆ خۆی و خاو خێزانی بۆ خۆی و خێزانەکانی هەر هەمویان کە ئەچن بۆیە داشکانی لە نەشتەرگەری بینین مختەبەر عیلات چارەسەر دەرمان کاچنە و کارتیان پێ هینی نەخۆشخانەی هی کۆمەڵی هونەری میلی و لەگەڵ کە لەگەڵ ئێمە ئیمزاکرێت داشکانیان بۆکرەوە سپاسی کۆمپانیای ئاسیاسیاڵیشەکەم سیمکارتی فریدابین کرد بۆ هەموو ئەندامەکانمان بۆ هونەرمەندانی میلی ئەمانە هەمووی بۆی ئەڵم دڵمان خۆشە ئەم ساڵ شتی خۆشتریش بەڕێوەیە ئەوە خۆتان نەزانن پرۆژەی نیشتەجێبوونی هونەرمەندانە لەم مانگەیە شڵا مانگی داهاتوو ئەوە ئاواتەشانێتە دی ئەمە هەمووی شایانی ئەوەیە کاتان دڵمان تەنگ بوو بۆ هەولێر بەڵام بەخوا هەندێک خەبەری خۆشی خۆتان زان ژیان ناوەستێ بەدڵێ ئەوە کارێکی مرۆیانەیە بەڕاستی نەخۆشخانەیەک هاوکاری هونەرمەندان کە تا ئێستاوە نەبووە ماڵیان ئاوا بێ ینی هەر بۆ نمونەمان هەیە هونەرمەندی خۆشەویست کاگاری فۆزی کە نەخۆشکەوت و قسەریان بۆ کرد دوایە داوای 7 ملیۆن نەزم چەندیان لێ کرد کەەوە فەتح سەدری بۆ بکەن و چی بۆ ئەمە داشکانمە بۆکەن زۆر چوو بۆ ئێران نەپێویستی بە ئەو فەتح سەدر و نە بە کۆمەڵێشت کرد و علاگە عیلاج جەنایە و هاتەوان و شکر سەلامەتەوە ئەنجامیشی باشی شێ و دڵیشی خۆش کردنی کە شکر سەلامەتە یعنی بەڕاستی ئێمە پێویستیمان بەم شتانە هەیە ئێمە دەستخۆشی پێش ئەوان لە جەناب تێگەینەوە ئەم هەنگاوانە جەناب بدەینی بەناوی هەموو هونەرمەندانەوەمە جەناب جێڕێزی ئەگەر ئەوەش زانی کە بچیتە هەر شوێن و دام و دەستگایەک جەناب ڕەت ناکرێتوانێت وڵای بەم حاڵەشەوە لە چاخانەکەی توانە بە جەبەردەمی چاخانەی تررا زۆر مؤامەرەمان لەکەنەوە مشکلی لەم چاخانەیە ئەم چاخانەی لێرەوە دیفاع لە شوێنی گۆرانیشتوە دیفاع لە مؤامەرەکانەکەین لێرەشەوە بەخوا هەندێک وەر چاخانە هەبووە بە شوێنی مؤامەرە بەرەمبەر کاک نەوزەشتی ژیانەکەم لە گۆرانیشتر نازانم هەر باسی دکتۆر و شتان کرد کابرایە فەقیر بوو ئیتر کرێکار بوو پەتایەکی بەسیتی هەبوو چوو بۆ لای دکتۆر وتی دکتۆر نەخۆشم بەست و خوا ئاگا لە گیرفانم بێ تو خۆشتا نەزان لای خۆمان نەفسەر بەنجەکەی بۆکەم باڵانسی سفر دەکاتەوە وتی باشە ئاگام دێتە بێ چی بۆ بکەم هەندێک فەحسی سەرەتایی بۆ کرد ئاها زەخت و شتی وای گرتووەمانە یەکسەر نوسخەیەکی هێنا دەستی کرد بە دەمان نووسی 4 شروع بوو 3 پارچە هەبوو 5 دەرزی و کابرای بە تەوقە سەری خۆیەتی چیەکەی من بە شەڕەشەق پارەی عەیادەکەم پێ بووە ئەم هەمووە چییە ئەچێتە نزیکی 100,000 پێم نییە وەڵڵا دکتۆرە کەوتی کاکەی گیان خۆ قەرزاری نەخواردو ئێمە زەمینمانەیە جەنابە چی ئیشێکەکەی ڕۆژێ تەلەفۆنێ بووەکەم وەرە لەو ئیشەی خۆ لە ماڵەوە بوو لە عەیادەکەم بوو لە ئۆڤیز بوو لە باخەکەم بوو لە فڵان شوێن وەرە لەو ئیشەی تر بەلوعە چاکەیتەوە لە حیمچی هەرچێکی کرد لە جێی دەرمانەکان پارەکە لێ وەرناگرم ئیش بە ئیش وتی دکتۆر کێشەکە لەوایە لە ڕوو نایە بڵێ بچکارە وتی بۆ کاسب حەبیبی خوایە بیڵێ وتی بە قورعان بیڵێ مەمکەیتە دەرەوە وتی ئەمەە ئیشەکە قۆڕە وتی وڵی لە قۆرترە ناتوانن بیڵێ وتی بیڵێ وعد بێت و ڕەنابم وتی تاکی دوتیە تو وڵای دکتۆر چی لێ بشارمەوە خۆم قەبر هەڵکەدم باوکم مردوو شوەرە کامیان هەڵزانە لە ناو عەیادەکەی خۆش مازی بە چاڵم ناکەی ئەوە ئیشە تۆی کەی وڵای چیانینە جواب تۆفیقەش چاوێکی بە ئەوەشی نە چاوێکی بۆ چی ئەگەر تۆش ویتە نەویست بەخوا دکتۆرە جاوە سەرڕەزا وەستا ڕەزا بە مەقامی حەمەدزا زۆر خۆشە ئەوەی بەغامان زۆر کات پێکەوە دانیشتون و کاکە بەختیار لە سیدیێکی کاملە ئەسپی بۆ من کردووە بە چەند ئامێرسی خۆش ئیشەکانی جوانە بەڵام ئیتر بە ئەمان چین لای شادێک خۆشتر شتێکی شاد بەسەر دواییە چین لای مەقامی حەمەدزا فەرموو هیچ کۆمنتێ لای تۆ هەیە کۆمنتەکان زۆرە ماشەڵڵا ناخوێنێتەوە سیوەی جەمال عەزیز دانی مارکەوە کاکە حسێن عەلی کاکسیولەوە هاوڕێ شاخانەتێکەوە دنیا کۆمنتە نووسی مەجید زیرەک سامان کەریم لە هۆڵەندەوە دەرەوە لە تاراوگەوە دنیای کۆمنتبارانیان کردو سپاسی میانەکەن
بيمڵێ نازەنین چی لە من دیوە لەسەرێکی گۆڕای بەوانم دڵت گۆڕیوە دەوارە پێمڵێ نازەنین چی لە من دیوە لەسەرێکی گۆڕای بەوانم دڵت گۆڕیوە ئەی بێنە بێنە نازەنین دەمەکە و بێنە ئەی بێنە بێنە نازەنین دەمەکە و بێنە دڵداری خۆشە بەوانم دڵم مەشکێنە دڵم مەشکێنە بستن بو زنجيرة هاي ليلي هاي ليلي هاي ليلي واي واي بستن بو زنجيرة هاي ليلي هاي ليلي هاي ليلي واي واي لين بدان بو ستيرة أمن عشقي كيجيكم طلبوا أولى تكبيرة لين جواني مايرو لين جواني مايرو سكوي جو سردان هاي ليلي هاي ليلي هاي ليلي واي واي سكوي جو سردان هاي ليلي هاي ليلي هاي ليلي واي واي نخوش هذا زنك بردان لمن قارن نامردان لمن قارن دور بردان ليل جواني مايرو ليل جواني مايرو ريكاني هاي ليلي هاي ليلي هاي ليلي واي واي بيني تمر ريكاني هاي ليلي هاي ليلي هاي ليلي واي واي وزي وانا السرشاني دلنجام كولاني فرلنا سوسواني ليلي جواني مايرو ليلي جواني مايرو دەستان خۆش یا ڕەبی سەرکەوتوو مامە ڕزال لەم شوێنەیە یەک نوتی زای جەلالەیە زوزوو بە ئالانەڵە بەخوا ئالان ماشەڵام زەربە باشە بەس من بۆ بەختیارە گونجێمێ شوێن خۆ عەزب باڵەبانیشە بەڵێ 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 باشتر عەزب باڵەبانە وەڵی شەدوو زەربێکی خۆش نییە کاکە بەختیار دەستی خۆش بێ دوای پارچە زای جەلال زۆر ئالانە و زەربە خۆشی پارچەیەکمان بۆ ئەز بکەی بەڵێ ئێستا توانی ئامادە بی هەبا یەکسەر ئەمیش پارچەی باڵە ئەگەر توانی مەقامەکەی حەمە جەزاش لەگەڵ ئەوە بێت وەڵا باشترین شتە سەفەرێکی بۆ عەزب کە بە یەکسەر مەقامی سەفەرەکەمان بۆ مقامێکی سەفەر عەزب بکە دەست خۆش کۆکی قەجە پێشکەش بکە بە کاک ئالانی خۆشەویست قوربان پێشکەش بە
مستر مستايانا برا وعشق الدين توش ببكا ونبجيم دهيلي من بدو بقيان بيريتو دكام كتي تو يستاش بيجيان ودليوم قرهن داي اسمع لبالا دربين هزبلي داني دلتو دكاما يندتا مزروم بودي داركت شونيا لخومات وبدينك کاک جەزا میوانەکانمان تایبەتان بۆ زۆر والله زۆر کوردەواری والله یاخوا ئەوەدان بێت چایخانەکە سامانکەریم لە هۆڵندا وڵە ڕۆحی هونەرمەند و پێشمەکە حەمەدزار شاد بێت و هەروە سیوەری جەماع عەزیز لە دانیمارکە وەڵێ من و مامە ڕەزا چاوەڕەش بە یەکەوە لای موزیکمان دایەنە وەڵێ مە یەکەم کەس بن کە لە بۆڵینگ و لە پالاس ئەگە بیریم هەبێ کاک سیوەری جەماع عەزیز کاکە سیوەی شای ماچڵێ ئەڵێ ئێمە داهێنەری لای موزیک بوون دەستێمانی شەگۆڵ خانمی بابان دەستخۆشی بۆ نردوون ئەوە من لە چایخانەکەەوە تو بەخۆم لێرەدانشم بە دەم دیژەمە خواردنی لای تۆفیقەوە یاسی قەراغی لە سویسراوە ئەو چالاک بووە یعنی کەسێکی زۆر چالاکە لە بواری خزمەتی کللتورە پیجی ئەزبیمی هەیە زۆر دەمێکە خزمەتی هوەری نێتەوەکەمانەکەڵە ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆ میانە بەڕێزەکان و کاکزەزا و بۆ تەمەندرێژی بۆ هەمویان نەخۆزێ زۆرن کۆمنتەکانەکە هەمومان بۆ نەخوێنرایەوە داوای لێ ورد نەکەین بەڵام چاوی یەک بێ شامازەکەین تو یەک داوای لێ بکە هەمویان لای خۆێنەوە شەیری کە نەسا زیاتر بینەریە بێت وڵاجا ئێمە نەکەر ئەوەی کەوا داواکارین شێریکە ئێمە داواکارین کەوا سپۆنسەرێکی جوانیشمان هەبێ لێرە دووبارەیەکەم و کۆمپانیا بەڕێزانە ئەو خاوەن سەرمایەدارانە ئەتوانن لێر لەم چاخانە خنجیلانەوە هەم ڕکلامێ بۆ کاڵاکانیان بکەن شەر نییە هەرچابێ ینی سابۆنمونە کۆمپانیا بێتوانە پشتیوانی بکەخانەی بک بۆی بەردەوام بینیشەڵە وەرزەکانی گەشت هەر بەڕێ بکەین ڕێبواری باڵابان و مەرەفچۆری شەدوشیان سڵاو ڕێزیان بۆ ناز ڕێزمان هەیە مەرەفچۆری هونەرمەند هەردووشانی شەڵە ئەوانی بەسەرەکەینەوە میوانداریانەکەین ئەچین ناوبڕێک کۆمپانیەک بێتە سەرخەدووە خەریکە ئینشاڵڵا ئەو ناوبڕان نیە هایپەرکلینگ گروپە بزانین بە شێوێکە توانێت پشتیوانی ئەم بەرنامەیە بێ بەدابینکردنی هەریز نەبێ شەکر و چاکەش بە بێتە سپاسی ئینشاءڵڵا ئینشاءڵڵا فەرموو شڵا پێم بەخێرە بێ خۆشەویستان سڵاوتان لێبێت هایپەرکلین ئەتوانم بڵم کۆمپانیایەکی زۆر زۆر گەورە و ناوازەیە کۆمەڵێک جیهازی زۆر زۆر باشی هێناوە بۆچی بۆ پاکردنەوەی ماڵەکانتان مەسەلەن بۆ کومبارەکان بۆ پەنجەرەکانتان بۆ قەنەفەکانتان و هەروەها تەنانەت بۆ پەردەکان کۆمەڵێک جیهازی پرۆفشناڵی ئەمریکیان هێناوە بنرخێکی زۆر زۆر گونجاو کۆمەڵێک ستافی زۆر باش کۆمەڵێک گەنجی کارامەی بتوانە هەر کەسێک گویستی ئۆفیسەکەی یاخود ماڵەکەی یاخود باخەکەی یان کۆمپانیاکەی ئەتوانێت تەلەفۆنێکیان بۆ بکات و کۆمەڵێک گەنج بە زووترین کاتێت ماڵەکەت بۆ خاوێنەکەنەوە.
وأم جهازنا جهاز زينة بيالين تنانات تۆزێک کە بەچاو نبینێ ئەو تۆزەی کە بەچاو ئێمە نایبینین بە قەنەفەکەمانەوەی بە فەرشمانەوەیە بە هەر شوێنێکەوەیە هی پێ ساڵ لەو پێشیش بێ ڕایە ماڵێ پاک پاکێکاتەوە ئەیگا بەبەری گوڵ ئەم گروپی هایپەرتیڤینە بەڕاستی کۆمەڵی گەنجی خۆمان کۆمەڵی گەنجی سلێمانی خۆمان لێبن بەڕێوە بۆیە فرسەتە بۆ جۆشی قوربان هەر کەس بیەوێ ماڵەکەی پاکاتەوە یا کۆمپانیەکەی پاکاتەوە یا کارگەکەی پاکاتەوە یا مۆبیلیاتی هەبێ پاکاتەوە فرسەتێکی باشە کە ژمارەت پەیوەندی تەلەفۆنی بکا بە هایپەرکلین گروپەوە ئەم هایپەرکلین گروپە جوانیەکەی لەوەیە گروپێکی کوردی سلێمانی خۆمانن و ئەتوانی پەیوەندی بکەی بە 0 504 20 504 20 هەردووکان بێ هەر دام و دەستگایەک بێ هەر دایرەیەک بێ یا هەر تەلار و باڵەخانەیە بێ یا ئوتێل بێ یا ماڵ بێ گەڕیان دەنگ و ڕەنگی هەمووانە ئاواز و گۆرانی ڕستەنی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا میدیایی گەڕیان کەناڵێک بۆ ڕەوینەوەی خەمەکان ئاواز و گۆرانی ڕستەنی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا کامڕەشی ئاگا بەڕاشی چاوی ئاوار ناشمێنگیان چاوم ناشمێنگیان گەڕیان دەنگ و ڕەنگی هەمووانە ئاوار ناشمێنگیان چاوم ناشمێنگیان بۆ ڕێکلامکردن لە کەناڵی میدیایی گەڕیان پەیوەندی بکە بە 0 999 658 سرژانگۆ بەرۆی ئەگری جای خاوی ئاوار ناشمێنگیان چاوم ناشمێنگیان دەستان خۆش بێ لێرەوە دووبارە حیف و مخابن بۆ کاکە عریف حەمەتاڵ کاکادی خۆشەویست 3 ساڵ لێرەیە لەم جێگەی منە خزمەتێکی جوانی کرد بە ئەم تەلەڤیزۆن و رادیۆیە بەڕاستی جێگەی دیارە مالئەسەف ڕۆحی شاد بیشەڵڵا و تەمەندرێژی بۆ ئەم ستافەی تەلەڤیزۆن و رادیۆی گەڕیان ئەمە دوایەوەی کاکە عریف حەمەتاڵ قسەی کرد هەمومان دڵنیگەران نەبین و خەڵکیشیش دیارە یادەوەری لەگەڵ بەس کاکە نەوزاد با نوکتەیەکمان بۆ بژێڕێتەوە بووی لە خزمەتتانە ڕاستی ئیمڕۆ میوانەکانمان تایبەتن بەدڵنیایی زۆر بەخێر تایبەتە دەنگەکە تایبەتە منیش تا ئەو جێگەی بتوانم ڕێز و خزمەتم بۆ بینەران و بیسەران بتوانم خەندەیە بخەمە سەر لێویان زۆر خۆشحاڵە بم بەدەم خەندەکەەوە دەمتان شیری خۆش تاشۆفیقی گیان دەسەکان بە مناسبەت چاکەتەکەی بنەوە کە کڕیمە ئەو لە بالا کڕیم بڵێ بەختیا چاک بوو ماوەفانی دەسەکانە خۆش من دوایی ئەخمبان وتەکە ناتوانێت من دەبێتە حربی ئەوەی بینی خەسوو بووک وتی ئافرەتێک بە تۆپێ بنیاشتی بۆ بیەوە یەک قاقایلێ ئەیە خۆی کرد بە ناو مەرکەزی شورتەیە بیەکەنینێکی زۆر بۆبی بنیاشتی بۆبی تۆپێکی لە دەبام چوە بەردەمی مفاوەزەکەوتی کاکە هاتوون بۆ شکات ئەمە بە پێکەنینەوە تیدادەگیان شکات لە کیەکەی تیوەڵا لەو کەسی کە سیارەکەی بردو ئێوتی باشە ئەمە وتمان تۆ شکاتەکەی بەس ئەم پێکەنینە هیچ چییە تیوەڵای بەوە پێکردم سیارەکەم خەسوومی تیابووی سەخوای زادە چەریان تێڵاوە پێشکەش بە هەمووتان و ببینەران سەلامەت بی قوربانە بوو ئەو شمشاڵە کوردەواری گونا حەر بەکارینی مامە ڕزاژیان ئەمێ هەردووکتان بەیەکەوە شتێ بڵێن کاک ئەیکی بوو یان باهین وەڵام چایخانەی بڕازێنەوە بە دوگوارانکی دووخۆڵی
جسانم گرتی جوانی که عالم جنه یاری خم بردی جوانی که عالم ده یاری خم بردی شتا یو کسی جانه و بربواری شتا یو کسی جانه و بربواری هوی خاتنا دیه داوی دلداری هوی خاتنا داوی دلداری ارتن کدن کی بارانه جسانم گردی دن کی بارانه 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 جسانم گردی یک عالم جنه یاری خم بردی یک عالم دیده یاری خم بردی الله شرط لا داخل بيت مكانيسا شرط لا داخل بيت مكانيسا شايت بان بين مديني عيسى شايت بان بين مديني عيسى تشينو لولو فاطمة شويساني تشينو لولو فاطمة شويساني داينرا نكسرني مباني داينرا نكسرني مباني زۆر بەخێربێنەوە لەسەر داواکاری کاکە جەزاوتی بە ئەو شڵ و زەربەمان دەستان خۆ لە دەست دەرنەچێت تۆش دوو کۆپ لە بڵێ بەخێراتی زۆر بەخێراتنی برای ئەزیزمان کاکە هێرشی خۆشەویست هاوڕێی خۆشەویستمان زۆر بەخێربی بۆ یەکەم جار وازانم هاوڕێی هەمیشەی و لێرە لە ئەوکو کاربندێکی خۆبەخش بەڕێوەبەری ئیداری گەڕیامیدایە بەڵام لە چاخانەکە یەکەم جارە بێتە ناو یەکەم جارە میوانە زۆر بەخێربی چاک تۆفیقە چایشی بۆ بێرە شیرینی شیرینیشی بۆ بەرەوە تۆفیق عینە تەمسیلەکە چا بێرە چا بۆی ڕیزێنێنی کاکە ماڵی من کاو لەبێ مە سپۆنسەری چام باسان کاگەرش بەخێربی زۆر بەخێر هێشتا جۆ لە مەقامی حەمەزانە بۆ خۆمان ماداهێشتی خۆشی وشتی خۆشمان بۆ بەڵێ خۆش بە سپۆنسەری جەزای ساس کاگەرش بەدەم ئەو چایەوە هیچ بەسەرهاتێکی خۆش بۆ خدایمان لەناو کۆڕ و کۆمەڵ بۆ ئێرە ئەمووی بۆ هێرە ناوێت بەخێر بێن زۆر کەواتە باشچینە هیچمانەیە حاضر مامەسا وەڵاهی لە خزمەتتە دەفەرموو شتێکی خۆش بەسەرهات بگەڕمەوە ئەویش هەر نوکتەبێ وەڵاهی جای بەسەرهاتێکەیە زۆر خۆش فەرموو دوکانم هەبوو لە مەعرەزی علوزەکان پێش شەڕی نەگریتی داعش بەیانێکیان زوو ڕۆشتم
سارێکیان بۆ دانابووم ئیشی لە حیممە کرد سمێڵ و دەعامی شتی بۆ دانیم بۆنیتەکەیم هەڵایەوە و سەری پارتی شتەکەم لابرد بۆی کە لە حیمەکەی شۆر تێشتێنەکە خوایە سرم کێشا بە ناو سیارەکەیە تەمان ئەمە پێشی سیارەکەی من لەم لابووم لەم لاسەیم کرد هەڵمیێتە دەرەوە لەم سیارەوە هەڵمەکە چوە خوارەوە ئاهاتە دەرەوە ئاوا سەرم هەڵبڕی دوو لە ڕووی مەجلیسەکە و بینەران و بیسەران عیب نەبێت گوێدرێژە سەری کردو بە ناو سیارەکەیە لەگەڵ منە سەرم بەرز کردوتم وەساییان ئیسپانەی 12 بەمەیە خۆلەکەی داچەڵەکان لێ یا ڕۆی زۆر فزولی ڕێک لەگەڵ سەری کێشە بۆ ناو سیارەکەەوە ئەوەی باسی لەمانە برادێکم وەستایە وتی دیوارم دروستکردەتانی وەڕۆ خەریکی بووین وتیێوەنی ئەنانەیەکمان خواهاتین و سەیرەکەم خوا ئەم دیوارە بۆ خوار بووە وەنێ تازەدان نابوو ئەو بلۆکانە بۆ خوار بوو وتی سەیرێمە کرد لێقەی هەمیانم گرت چێ دیکەس وڵای من ئێمە نین سەیرەکەم دیوارەکە جوڵێتەوە بسمیلام دیوارە بۆ جوڵێتەوە وتی دوو بلۆکم داناسی ئەو دیوارەکەکەم مانگایەکە خۆی پێخورێنێەوەنی لۆکێکەما بەسەر یا بەخوا بارەبار لێ ڕۆی ئەو بیتاقەی بۆ دەرچوو وەڵا بۆ بیتاقەوە و نەیزانێ وە سەری بڕێ شتەکە تازە درێزەی کێشام شتێک بێ ئیزافەکەم وتی کابراایەک عیب دەبێت لە لادێ کاتی خۆی گوێ درێژەکەی تۆپی بوو جەماعەتێک هەڵساوتیانەچین تۆزێک گاڵتەی پێەکەین ئەو گوێرەزەکەی تۆپی و هەر ئەوەی بۆ خەفەت لە دڵیاتی تۆزێکی سەرخێنە سەری و گاڵتەی پێکەین کابرا لەوان زۆر زانتر بوو کە بینی شانزە حەبە کەس هاو بەرەو ڕووی دەستی کرد بە گریان وتیان بۆ گریتی وەڵای دەمزانم گوێ درێژەی من ئەو نەخزم کە سوکاری ناخێمە بۆ یەخوا بەخێر یاڕەبی ئاوادان بە چاخانەکەی وەستا ڕەزا بەڕاستی هەندێک چاخانی ترە هەر باسی موچە ئەکرێ و باسی نەهامەتی و ئەمەڵێت ئەوڵێ دوان خەریکە یەکتری کوشتنەوەڵە وڵی ئەبێ وڵێ نایە دەوڵێ ڕێکەوە نەڕێ ناکەم با بەکوی وەختیەوە بۆچی بەس نێم چاخانەی تۆ باش وڵا خۆش مەجارمان نایەوە بە هیچ کەسێکە باسی سیاست بکە باسی دین بکە دەستان خۆش باسی هەندێشتی ناخۆش و معانات و مردن بکە فێز ناکە خەڵک ئێمە لێرەمانەوێ دڵی خەڵک خۆش دڵی لە پێش دڵی خۆمان خۆشکەین جاو خەڵکە و ئەوە سێم بەرنامەیە و سێم ڕۆژی چاخانەکەیە تا ئێستا هەموو هونەرمەندەکانمان شکر زۆر بە باشی بەڕێک و پێشی هاتوون بۆ میوانی ئێمە بوون ئەمڕۆ بەڵام بەرنامەکەمان زۆر تایبەت و کوردەواریە بۆیە حەزەکەم زیاتر کاکە بەختیار لەگەڵ مەقام خۆشەکانی ئەو شتانی کە خۆت بابەتی گەرمیان و هەشتێکە لەگەڵ ئامێرەکانە کە هێناوتە کامیان خۆت بە دڵتاویمە بە ئەینی نەکەین جاوان یەک زانیاریش بم کاکە ڕزا کاکە بەختیار خەڵکی هەولێری خۆشەویست و هەولێر و شاری قەڵاو منارە و شارەکەی مچکۆ و شاری جەلاسایی و شاری حەیران و بەڵام لێرە وا بووە بە کوڕی سلێمانی تەواو ئێستا بزانین لەگەڵ مەقامەکانی حەمەزەزایە بەڕاستی هەمووانی ڕاهێناوە لەگەڵ مەقامانەیە بۆی پێمان خۆش بوو ئەگەر کرێ مەقامێکی ئەوشمان پێشکەش بە کاکە ڕزا بۆم هەفتەی داهاتوو کاکەری خەمزەی ئەلاساس گاتای بۆمی ئەمڕۆ نەخۆش بۆ جینا بە مناس دوعا سەلامی بۆ ناردیوتی شەمەی داهاتوو ئەبم بە میوانی وتم بەخۆی قەفەزەکەەوەی واتای بۆ چاخانەکە پرسیاری دەکەم لەسەر ڕاوقا ئەو بابەتی کە و ئەوانش بێ لە هونەرەکەی فەرموو جوانە زمان ما هي مرو بابا مرو بوجي من ديلي
تەکەی ژیان بەرینا سەر هەروە بەوێڵی مەڕۆ مەڕۆ بابا مەڕۆ بۆ جێمان دێڵی تەکەی ژیان بەرینا سەر هەروە بەوێڵی تەکەی خەمی ئەم میلەتە بگیرینە باوەش تەکەی لە سۆزی باوکێتی ئەمان کەی بێبەش ئاخەمان کەی بێبایە مەڕۆ مەڕۆ بابا مەڕۆ ئێمەش ڕێدەگیرین مەتاڕێ ئەو چارۆگەینانتان بۆ هەڵدەگیرین مەڕۆ مەڕۆ بابا مەڕۆ ئێمەش ڕێدەگیرین مەتاڕێ ئەو چارۆگەینانتان بۆ هەڵدەگیرین ژیانی شەرمانەوەمان ئەم ماڵ و ئەو ماڵ ڕاکردنا ئەشکەنجەیە ژەهرێکی تاڵە ئاخ ژەهرێکی تاڵایە مڕۆی بابا مڕۆ ئەڕۆ مەڕۆم زویر مەبێن وردی لەکانێم تا سەربەستی وەدەست دێنم بۆ کوردستانێم ئەڕۆ مەڕۆم زویر مەبێن وردی لەکانێم تا سەربەستی وەدەست دێنم بۆ باسمانەوە ئەسیرم دیوە باسمانەوە ئەسیرم دیوە لە باخچەی بەهار